ماوەی چەند ڕۆژێکی نرخی مریشک لە شاری کەرکووک بەرزەوە بووە. هۆکارەکەی گەڕێتەوە بۆ ئەوە لە بازیەکانی سنووری کەرکووک ڕێگە نادرێت خاوەن کێلگاکان مریشکەکانیان بێنە ناو شاری کەرکووک یاخود بە ناوڕاستی عێراق ساغی بکەنەوە. ئەمە وای کردووە نرخی مریشک نزگەی 1000 دینار بەرزەوە بێت. من ئێستا لە بازاری مریشک فرۆشەکانم لە گەڕەکی شۆرجە، ئەمە وسمە لای لە دوکاندارەکانکەوە بزانین نرخی مریشک چێنێ بەرزەوە لەگەڵمان بن. ئەم کاتت باش ژان باش بەخێر بێن سەرچاوم. باسی ئەومان بۆکە نرخی مریشک ئێستا بۆ تێ چەند پێشووتێ بە چەند بوو؟ پێش ئەم هەزمەیە نرخی 2000 بوو، بەڵام ئێستا حالیان بە 2000 نیوە لەبەرەوەی ئەم مریشکانە هەمووی بە قاچاقەوە دێ، یعنی لە سەیتەرەوە نایەن بە قاچاقەوە دێن، بۆیەوە هەزمەکە گران بووە و عالەمیش فەقیرە ناتوانێت مریشک بکرێت. جاران زەرامات دوو مریشک سێ مریشک یەکری، بەڵام ئێستا ناتوانێت لەبەرەوەی بە بۆنەی ئەم موستەوەیە و موچەش نییە، عالەم فەقیرە هەیە ئەشای خۆیە فرۆشێ لە ماڵەوە بۆیە مریشکە بۆ مناڵەکانی بکرێت. نزیکەی کەواتە نزگەی هەر کیلۆیەکی مریشکی 1000 دینار هاتوۆتە سەری لە ئێستادا، تقریبا 750,000 نار هاتوۆتە سەری. بەڵی جانە ئەمە وای نەکردوە بازار سست بێ بەو شێوەیە جاران نەبێت بازاری فرۆشتنی مریشک؟ بەڵێ بازارەسە زۆر سستە، جارانوانە بوو، جاران ئێمە 7-8 قەفەزمانە بڕێت، ئێستا 3 قەفەزمان بۆ داگرن لەبەر ناتوانین. ئەم ڕێشی سەکە دێتە بازار بە قاچاق دێ داخلە بێت؟ بەڵێ بە قاچاق، هەمی بە قاچاق هەیە ئەگیرێ ئێستا چەنددا سەیتەرەکان لۆری گیراوە کە یەک گیراوە لەبەرەوەی ئایانگرن پارەیانێ وەرەگرن بزان شتێکیان یەکەن. داواکاریتان چیە ئێوە لە؟ وەڵا داواکاریمانەوەیە کەوا ئەم سەیتەرانە بکەنەوە لەبەرەوەی بە ئاسایی بێنە ژوورەوە و ئەمانیش ئەتوانن هەرزانی کەن، لەوانەیە ئەمانە پارە بدەن بە سەیتەرەکان. دەستخۆش زۆر باز دەکەم بەخێر بێن بانچاو. وەکوی بینیتان ئەمە قسەی خاوەنگەشە لە دوکانەکانی ئەو بازارە بوو کەوا گلی هەیە بە هۆکاری ئەو ڕێگەنەدان نرخی مریشک 750 بۆ 1000 دینار بەرزەوە بووە. من ئەمە ئێستا دیکە دوکاندارێکی دیکە بدوێنم ئەگەر ئەگەڵمان کامێرەمانەکە. ئەم کاتت باش ئێرە بکرێت باسی ئەومان بۆ بکەیت. ئێستادا بازاری مریشک لای ئێوە چۆنە و لە چاو پێشووتێ؟ والله ئێستا لە چاو پێشووتر سەدقات فەرقیەیە. ئێستاکە نا لە مریشک بێتە ژوورۆ لە سەیتەرەکان وەقابی لە مریشکە بێت چی بێ مەگە بەس کاک ڕێبارم کێشەیە هەلکە کاک ڕێبوار لەمە بەخوا بە کەس هەل ناگرێم کێشەیە. من زەلام وا هەیە تێ بۆ 15 مریشکێ بر پێشتری سە ناتوانێت مریشکێ بەرێ هەمووی بە قەرزە بەخۆی. وڵی تە بلێن چی مەگەکە بەس کاک ڕێبارم کێشەیە هەلکە. کەسێ مەسە پێشووتر ئاهار مەزە ڕۆژانە چەند ڕۆژجارێ مریشکێ بەرێ ئێستادا زیاتر ڕۆژەکەی زیاتر هەفتەی جاریان دە ڕۆژجارێ بێت؟ وەڵا ڕۆژی وە هەبوو مریشکیە بر 5 دانەیانە بەریستاکە ئینستەوەی وایە هەفتەی یەک دانش نابات بە بۆنی ئەم سعرەوە. زۆر سپاس دەستخۆش. بەڵێ من ئەمە باسی ئەوە بکەم لەگەڵ بەڕێوبەری ڤێتەرنەری کەرکووک قسەم کردووە. هۆکار چییە کەوا ڕێگری دەکەن لە هاتنە ژوورەوەی مریشک؟ لە ڕاستی ئەوەی پێم ڕاگەیان بەشێک لە خاوەن دەواژنەکان چێلگەکان لەسەر زەوی نەکوژاوە تۆمار کردووە کەەوەیش وا دەکات ئەچێتە بابی قاچاغەوە بۆی ئەوان ڕێگە نادەن. دواتر ئەمە بە قسەی ئەمە بڕیارێکی ناوەندە ئەوان جێبەجێکەن تەنها هیچ لە دەسەڵاتی ئەماندا نییە. هەر سەبارەت بە ئەو ڕێگیریکردە من لەگەڵ عەبدوڵڵا میروێز قسەم کردکەوە سەرۆکی لێژنەی کشتتوکاڵە لە ئەنجومەنی پارێزگای کەرکووک ئەوەی پێوە ڕاگەان کە تاکو ئێستا لەسەر ئەم ڕێگریکردە تەنها نەک بەس لە مریشک لە ئاژەڵ لە چەندین جۆری دیکەیە ئەوان لەگەڵ قسەیان کردووە لەگەڵ پارێزگاری کەرکووک لەگەڵ پارێزگاری کەرکووک قسەیان کردووە. پارێزگاری کەرکووک لەگەڵ ژووری ئۆپراسیۆنەکانی کردووە قسەی کردووە بەڵام هیچ چارەسەرێکیان بۆی نەدۆزیوەتەوە. بە وتەی عەبدوڵڵا میروێز ئەمە لە دەسەڵاتی کەرکووکان نییە، پێویستە لەلایەن سەرۆک وەزیرانەوە چارەسەر بکرێت.
چونکە لە بازەکانی کەرکوب هێزی جیاوازی لێە بۆ نمونە هێزی لێ تایبەتە بە مادەی هۆشبەر، تایبەتە بە پۆلیسی خۆجێی، تایبەتە بە هەواڵگری، تایبەتە بە ئاسایشی نیشتیمانی، هەر کەسە و یاسای خۆی بەکارێنن، بۆیە ئەم کێشەیە دروست بووە. ئەوەشی نەشاردوتی لە هەندێک جار هەندێک بازگە پارێشان لێ وەرەگیرە، بۆ ئەوە باشە لە ڕێگەی سەرۆکوەزیرانەوە ئەم کێشەیە چارەسەر بکرێت، بۆی کۆتایی پێبێت و کاسبکاران بتوان ئیشی خۆیان بکەن.